سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لە بەغدای پایتەختی عێراقی فیدراڵەوە لە دۆخی کوردانی فەیلیە پرسینەوە تا چەندە ئەمنەوەی ئێستای کوردی فەیلی دەتوانێت بە زمانی کوردی قسە بکات ئەوترێ کوردانی فەیلی لە بەغدا و چەند شارێکی دیکە دابەش بوون بەسەر نەتەوە و مەزاهیبە جۆرە و جۆرەکان ناتوانن یەکگرتوو بن ناتوانن بەیەکەوە چەندی نوێنەر بنێرنە پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان گرفتەکە لەکوێدایە چۆن چارەسەریە و دۆخە دەکرێت لەسەر ئەم پرسە گرنگە لە بن کۆڵی ئەم جارە لە بەغداوە لەگەڵمان بن. کوردانی فەیلی بەشێکی دانەبڕاوی نەتەوەی کوردن کە بە زاراوەکانی کوردی خوار و دەدوێن لە خانەقین لە باکوورەوە تا عەلی غەربی لە باشووری عێراق لە ئێران لە ئیلام و کرماشان و لوڕستان و چەند شارێکی تر نیشتەجێ بوون بە ژمارەیەکی بەرچاوی زۆریشەوە لە هەردوو شارە گەورەکانی وەکو بەغدا و تاران ئەژین و نیشتەجێن هیچ ئامارێک بۆ ژماری کوردە فەیلیەکان نەکراوە لە بەردەست نییە بەڵام باز لەوە دەکرێت ژماری کوردانی فەیلی 3 ملیۆن کەسە زۆربەی کوردە فەیلیەکان لە باشووری کوردستان لە ناوچەکانی وەکو بەدرە و جەسان و زرباتیە و عەزیزیە و شەهابی سەر بە پارێزگای واستو لە خانەقین و مەندەلی و گوڵاڵە و سەعدیە سەر بە پارێزگای دیالە بەشێکی دیکەشیان لە ناوچە سنووریەکانی پارێزگای هەڵەبجەن هەروەها بەهۆی ئاوارەبوونی ژمارەی زۆری کوردانی فەیلی بەشێکی زۆریان لە ناوچەکانی کیفاح و گەڕێکی عەقاری بەغداد نیشتەجێن کێشەی کوردانی فەیلی بە دامەزراندنی دەوڵەتی عێراق دوای جەنگی جیهانی یەکەم بە پێی ڕێکەوتنی سایکس بیکۆ دەستی پێکرد لە یەکەمین بڕیاری یاساییدا بە هەوڵاتیانی عێراق یاسای ژمارە 42 ساڵی 1924 بەوەی کە عێراقیەکانی سەر بە تەبەعیەی عوسمانی بە هەوڵاتی پلە 1 و تەبەعیەی ئێرانی بە هەوڵاتی پلە 2-3 سەپاند دەسەڵاتدارانی ئەو کاتی عێراق کوردی فەیلی خستە خانەی تەبەعی ئێران و بە پلە 2 لە قەڵەمیدان لەو کاتەوە کوردانی فەیلی لەگەڵ بەژمەینەتی ڕاهاتوون لەگەڵ ڕۆشتنی زەمان زمانی کوردیش لای فەیلیەکان بەرەو کاڵبوونەوەی تەواو دەڕوات. معاناتمان زۆرە وەکو تا ئیستا کەناڵی کوردی فەیلی نەیریمە یەکەم چشتە دووەم شتێک لە بەغدا نەیریمن ئەو نییە کۆمەلگای جیاواز نادی مؤسسات مجتمع مدني بس مركزي الثقافي فەیلین هەیە مامۆستا براقەی باوکم ناتوانم ئەموو شتێکی باسی بکەم من وتم مستەقل بوو چارەی ئەم کیشەی لە یەکەم چشتی دەستگای شەفەق جارێک تر زینێەوە بکرێت لە بەغدا زین و نییە ئێستا لە بەغدا نییە دەستگای شەفەق نا کەناڵی کوردی فەیلی هەیە نا ڕادیۆی کوردی فەیلی هەیە لە دەستگای شەفەق ڕۆژنامەی بە کوردی فەیلی بۆ مناڵان بۆ گەورە بۆ عەرەب بۆ کورد دەستگای گەورای بوو مامۆستا عەلا ئەگە ئێستا لە یوسف بپرسین هیچ سرودێکی کوردی لەبەرە ئەتوانێت ئەی ڕەقیب بڵێت ئەی چۆن ئەیزانێت یوسف گیان یوسف با بۆ من و تۆی بڵێ مامۆستا بەهۆی ئەوەی مەزهەبی ئاینی کوردانی فەیلی شیعەی 12 ئیمامیە ئەوەش هۆکارێک بووە ئەوانی ڕوبەڕووی هەڵمەتی توندی حکومەتێک لە دوایەکەکانی عێراق کردوتەوە دەوڵەت دەستی کرد بە زۆرەم لێ ڕاگواستنی 50,000 ڕۆڵەی کوردی فەیلی لە نێوان ساڵانی 1969 بۆ 1972 بە وڵاتی ئێران لە هەڵمەتێکی دیکەشدا هاوشانی ئەو هەڵمەتە کە هەڵمەتی دووەم لە قەڵام دەدرێ لە ساڵانی 1970 بۆ 1970 بوو کە کوردانی فەیلی ناو بەغدای گرتەوە بەڵام بە پێی دووپاتکردنەوەی عەبدولقادر الحەمدانی داواکاری گشتی لە کەیسی بە زۆر ڕاگواستن و کوشتنی کوردە فەیلیەکان ژمارەکە بە 600,000 لە کوردی فەیلی لە قەڵەم دەدات کە لە هەموو لایەکی عێراقەوە ڕاکێشراونەتە ناوچە سنووریەکان لە ئێران. ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی ئەو کاتی عێراق کە گەورەترین دەسەڵاتی ئەو سەردەمەی هەبووە کە بە ژمارە 666 ڕێکەوتی حوتی ئایاری 1970 لە ڕۆژنامەی ڕووداوەکانی عێراقی ژمارە 2776 ڕۆژی 26 ئایاری 1970دا بڵاو کراوەتەوە. کورتەی بڕیارەکە دەڵێت هەر هاوڵاتێکی عێراقی بەڕەسەن بێگانە بێت ڕەگەزنامی عێراقی لێ دەسەنرێتەوە.
23 سال 24 سال إيراني من حقوقي نتشتي نانا ما نزير خيمة دا زمسان نفت نوي سوبا دنبي من دا قرما بانكي نوي مليشي ملوري كلي بدبختيو 23 سال گزراني كريم دي الشكلة بعدين سقوط صدام بي هاتي منو مع الحمد لله نيشتي منه عداء شفق على وابار نو هم راقشت مع أخوه يعني زين دي أو بكر إما كردالة شو ذنب معنا هو ذنب نيري من ترى هم مظلومية ديري من بس ئێرە گەڕێکی عقاریە لە سقامی فەڵەستین ئەوترێ پێش 40 ساڵ لە 1970 خەڵکی ئەم گەڕەک و ناوچەیە کورد بوون بەڵام ئێستا ئەوەی زانیاری بە من گەیشت تەنها نزیکەی 30 ماڵی کوردی فەیلی لێرە ماون و لەم گەڕەکە نیشتەجێن کاوەش بە زەنگێکی مەترسیدار لە قەڵەمەدرێ لێرە لەگەڵ یەکێک لە خاوەن ماڵەکان بەڕێز مرتەزا حەیدەر گفتوگۆمانە بێ کاک مرتەزا سڵاوت لێ بێ چەند ماڵی فەیلی لێرە ماون حوالي لأي منطقة هي تقريبا يك حوالي 20 أو 30 مال كردي بس لها أي منطقة أي فرع بالضبط يعني أي منطقة تمام بۆچی نەمان بۆچی ئەوترا پێش 40 ساڵ أي ما لە 1970 ئێرە کورد بووی فەیلی سدة هشتاد بالضبط أي محمد طشرا بيديمن تشر بيديمن يعني سفروا بيدن حما أري إيران إما أصلا حما كرد أصل يعني كرد أصلي من ولادة أبا عن جد ولادة كوت قسم إلى بغداد وصدام ده عهد يعني صدام هو طشر ما كرد تماشا ای بدبختی را بکن مالای لیان زیان فیلیان بردن مالای لیان رمانن دعا کم لدولت کی تماشا ای بدبختی یانه بکن احترام یا بگرید شناسنامه بیگه پیان چون یانه کریلیان گشتیان شهید بین اره زی عراق اره دولت عراق اره ای وطن شی دل بربی لجام شی دو سرانی که درمان دردم بی فکر و خیال شو تاسو گردم بنور حالم و رنگ زردم و سرگردانی هناسه سردم لنالا و هاوار گیریاگ دنگم برسدادم نزیک مرگم چرام خاموش بی تیاری کمالم چنی دلگوری نینورید حالم رفتارت بد بی چسم مرامد بدبختی خوام بی کفت مدامه جگرم سزان خسو پجاره مغم حوسام دل بی قراره دل بیا قورسان جی درد گران آرامی نگریک شو روز لجان شی بنور حالم خوام تنیا منم لدیری بالات مشکی غم جنم چنی سفلیدن خاصی لهیر به مردی بکبا نامردی تاکی خوار شنفتم سیاس روزگارت خسو بدبختی بیاس دوچارت بنور لدیای خوام چه حالت پرواز نیکیدن رزیاگ بالت بیمار و خمین سنگین بارد خاموشش بیا روشنایی مالت نیزم فکرم که اتیام و خیالت تا لهیر چه قول و قرار وێڕایی کاری بازرگانی و پێشەسازی هاوکات بەشداریکردنی کوردی فەیلی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا بەرچاو بووە لە هەمان کاتدا بەشێک بوون لە دامەزرێنەرانی پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1946 لە شاری بەغدا بۆ نمونە تا پێش ئازاری ساڵی 1975 سەرۆکایەتیەکانی یەکێتی ئافرەتان و یەکێتی قوتابیان و یەکێتی لاوان و تەنانەت سکرتێری خودی حیزبی پارتی دیموکراتی کوردستان خۆشی لە کوردی فەیلی بوون کە ئەویش کۆچکردو حەبیب محەممەد کەریم بوو کە لە ساڵی 2013 بە نەخۆشی لە بەیروتی پایتەختی لوبنان کۆچی دوایی کرد. لە ئێستادا ئاراس حەبیبی کوڕی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا لەسەر لیستی هاوپەیمانەتی ئەلنەسری حەیدەر العەبادی ئامادەش نەبووە لەم پرۆگرامەدا لەبارەی کوردانی فەیلی هیچ قسێک بکە هەرچەندە دەوترێ کوردە فەیلیەکانی ناو بەغداد ئەویان دەرچاندووە. تۆ لە ڕێگەی کوردانی فەیلیەوە دەرچویت چویتە ئەنجومەنی پارێزگای بەغداد چیت کردو بۆ کوردانی فەیلی مامۆستا؟
والله كرداني فيلي يعني من يعني يك لجنة كوميتي تشكيل كردين لبغداد شون مثلا مشكلات كرداني فيلي او مشكلات قشت كرد لبغا فرقه كان لبقي مشكلات مواطنين العراقي شون مشاكل يعني خاصة مشاكل جنسيان هي مشاكل سجناء سياسيين مشاكل هوية أصلا زور اليان هتايسة هويين يا بۆچی بۆیان چارەسەر ناکەن بۆچی بۆیان حل ناکەن خوي ئێمە نیشتیمە هەر لەبان ئەو تشتانە کە عیشەکەین مشكلة شهداء مشكلة سجناء مشكلة أوانك خانيان بردن لوقت صدام تايسة مشكلات يعني هي لنزاعات ملكية ولا محاكم دولة مشكلة إثبات شهادة شهداء أو مشكلة قوراك شون أمانة وقت إعدام كردن هيج قراري حكمي ندى نيرن يعني فقط بردن بو مقابر جماعي بي محكمة وبي دادقة وهيج زۆر باشە ئەوترێ 500,000 هەندێک کەس ئەڵێن 500,000 کوردی فێلی هەندێکی تر ئەڵێن 750,000 کوردی فێلی لە ناو بەغداد ماون و دەژین ژمارەکان جۆرا و جۆرن و تا ئێستاش پڕژاز نەکراوەتەوە بەڵام کە ئەم ژمارە زۆرە هەرچەندێکیش بێ بۆ ناتوانن پێکەوەتە جەماعی بکەن کوردانی فێلی نوێنەری زیاتر بنێرنە پەرلەمان عەزووی زیاتریان هەبێ لە مەجلیس محافەزە لە مەجلیسی نواب بۆچی؟ أو مشكلة يعني هم معقدة بلين مثلا شون أمانة أحزاب سياسية ليرة تأثير قورا كردوها لبان تجمعات كرد فيلي هل حزبك مثلا بعنوان مذهبي بعنوان قومي مثلا جمهور خوي بو خوي مثلا بيداك أو مشكلة بين ملت بيدا كردوها بعض كان شون إيسا مثلا عراق دولتي مثلا مخصوص مركز بدستي بيشتر بدستي أحزاب إسلامية أحزاب إسلامية كان إمكانيات يعني زورة مسائل تعيين وأمتشتانا قشتي بدست أمانة تأثير زورك ديرن لملتي كرد فيلي وأمانة هم حزكا مثلا كرد فيلي كدور بيت لملت كرد خوي یەکێک لەو ڕخنانەی کە لە کوردانی فەیلی دەیگیرێ دابەشبوونیانە بەسەر هەردوو بەرەی مەسەبی و نەتەوەییدا کە زۆرینەیان لە ئەنگریە مەسەبیەکەیان بەسەر نەتەوەکەیاندا پێشخستووە. بەڕاستی یەکێکە لە ئەو تاوانانەی تا ئێستا وەک پێویست ساڕێژ نەبووە تاوانی کوردە فەیلیەکانی بەغدا و ناوچەکانی تری عێراقە کە تعریب کران جنسیان لە سەنرایەوە و لە وڵات هەندێکی زۆریان دەرکران ماڵ و مڵکێکی زۆریان مسادەرەکرا و بێگومان ئەو ئزدیواجێتی شوناس لە بینی کوردبوون و شیعەبوون تەسیری زۆری کردووە لەسەرەوەی کە کوردە فەیلیەکان زۆر ڕوئیایەک یا شتێک تەجەموعێکی وازەح ئەوەیان نەبێ بۆ خۆیان زۆرێک لە کارکتەرەکانیان کە شخصیاتی گشتی و گرنگن لەناو حیزبە سیاسیە عەرەبیەکانان کە اتجاهاتێکی بڵێن مەذهبیان هەیە زیاتر و ئەمە وای کردو کە ئەوان اتجاه قەومیەکەیان ببێتە قوربانی اتجاهی مەذهبی یا بیرۆبۆچوونی ئاینی کەوتە ڕاستتر چۆنە دکتۆر یانە بێوان باڵانسێک ڕاگرن لە نێوان اتجاه قەومیەکەیان و مەذهبیەکەیان بە قەناعەتی ئێمە بنمونەوە یەگرتووەکو حیزبێکی ئیسلامی ینی هیچ وەختێ نکولی لەوە نەکردووە کە ئەم حیزبە ئیسلامیە لە ناو قەومێکی مەزڵومایە ئەبێ قەزیە قەومیەکەی بکا بە قەزیەکی ئەساسی وەکو حیزبێک کینەتەوەیش و قەومیش ئیش بکە لە بەرەوەی قەومەکەی ئێمە قەومێکی زاڵم نییە مەزڵومە برادرانی کوردی فەیلیش پێویستە هەمان حسی نەتەوەیان ببێ بەدەر لەوەی سەر بە ئێمە مەسەلەن سونین و ئەوان شیعان یا ئەوە بەدەر لەمە ئێمە قەزی مەزڵومیەت هەیە کە قەزیەکە کورد هەمووی تایە شەریکە بە سنیتەوە بە شیعەتەوە بە فەیلیتەوە بە جافتەوە هەمووان تایە مشتەرەکن لەوەی کە زوڵمێکمان لێکراوە پێویستە پێگەی کورد لە ناو نیزامی سیاسی عێراقا بۆ تەحقیقی عەدالەت و هاوسەنگی بگێڕینەوە جێگەی خۆی و ئەمە خەباتێک کە من ئەبێ کە ئیسلامیەکی سونیم با بڵێن لە بیرم نەچێت کە من لە هەمان کاتە کوردم و کورد میلەتێکی مەزڵومەوە ئەو نیزامە سیاسی عێراقی ئەگەر بمانەوێ عادل بێ و هاوسەنگ بێ و بۆ هەموو نەتەوەکانی عێراق بێ و دیموکراسی بێ ئەبێ ڕێز لە داخوازیەکانی کورد بگرێت. دوای ساڵی 2023 و ڕوخانی دەسەڵاتی بەعسیەکان و هاتنی حکوومەتی نوێ کوردانی فەیلی هاوشێوەی زۆربەی عێراقیەکان
ئومێدیان بە عێراقی نوێ هەبوو کە تێیدا لانی کەمی مافەکانیان دەسەبەر بکرێن بەڵام بەشێکی زۆرینەیان نەیانتوانی بگەڕێنەوە سەر مڵک و ماڵیان زیاتر لە 22,000 کوردی فەیلیش لە ماوەکانی ڕابردوو شەهید کران تا ئێستاش هیچ ئاسەوار و گۆڕێکیان دیار نییە و ماف و ئیمتیازاتی شەهیدیش بە کەسوکاریان نەدراوە. فەیلەکان تەرحیل کران تعریب کران بەشێشی گشتی جینۆسایدیان بەسەراکرا وەکو لیژنەی خۆتان چیتان بۆ کردن کە مافی ئەوان بگەڕێتەوە هەندێکیانەوە ترێتان تا ئێستا ڕێگەزنامەی عێراقیان نییە ڕاستە بەپێی ئەو بڕیارەی کە لە قیادەی قوتری حزبی بەعسی ئەو کاتی دەرچوو بوو بریانی کوردە فەیلیەکان لە سەرەتای ساڵی هەشتاکان تەسفیر کران یاخود لە دەروی عێراق منعی سەفەریان منعی دخولیان بۆ کرابوو بۆیە ڕێگەزنامەی عێراقیان لێ سندرێت رابەوە ئەوان لە ڕێگەی بەپێی ئەو یاسایی کە تایبەتە بە ڕێگەزنامە ئەتوانن لە بەپێی ئەم یاسای ئەوان عێراقین نیشتەجێی چەندین ساڵە نیشتەجێ بە تایبەت نیشتەجێ پایتەختی عێراقین ئەتوانن لە ڕێگەی ئەم یاسایە داوای ڕێگەزنامەیان بۆ خۆیان بکەنەوە بەشێکی باشیشیان بەپێی ئەو زانیاریانەی بەردەستمان گەیشتوەتانی و یانە ڕێگەزنامەکانیان بۆ بگەڕێنرێتەوە ئێمەش وەکو لێژنەی شەهیدان و قوربانیان و زیندانیانی سیاسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی چەندین مەراسیم و چەندین دانیشتنمان لەگەڵ نوێنەرانی برانی کوردی فەیلی کردووە لە بەغدا ئێمە پاڵپشتی ئەوانین بەپێی یاساکان بەپێی ئەو بڕیارانەی کە دادگاکان بۆ برانی کوردی فەیلی دراوە چۆن مافی کەسوکاری ئەنفال و هەڵب جۆبارزانیەکان ئەدرێ بە هەمان شێوە ئەبێ مافی کەسوکاری برایانی کوردی فەیلی بدرێتن چون ئەوان خاوەن مافن ئەوان مافی ئەوەیان هەیە زیاتر خزمەتیان بکرێتن ئێمەش وەکو نوێنەر کە باسم کرد لەو لێژنەیە هەماهەنگیمان هەیە لەگەڵ نوێنەرەکانیان هەرچەندە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە ڕێکەوتی 29 2011دا بڕیارێکی دەرکرد کە ئەوی بەسەر کوردانی فەیلیدا هات بە جینۆساید ئەژماری کرد هەروەها پەرلەمانی عێراقیش بڕیارێکی لە 8 2011دا دەرکرد کە ئەو تاوانەی بەسەر کوردە فەیلیەکان دەهێنراوە بە تاوانی کۆمەڵکوژی ئەژمار دەکات کە لە کوردانی فەیلی یان نوێنەرانیان ئەپرسم بە تایبەتی مرکزی سەقافیان هەیە کەسانی جۆراوجۆریان هەیە ئەوان خۆیاندان بەڕاستێکانن کە خۆشیان لە ناو خۆیان تەبانە بوون بۆی مافەکانیان بەدەست بهێننەوە یان بە جۆرێک نەیانتوانیەوە یەک ڕیز بن بە تایبەتی لە دەنگدانە بۆی نوێنەرێکی زۆرتر بنێن لە پەرلەمانیان نەجومی پارێزگاکان ڕاستە مناتەبایی ناوخۆیی خۆیان گرفتێکە لە بەردەمەوەی کە بە مافی خۆیان شاد نەبن بێگومان گرفتە ئێمە پێشماوەیەک چەند جار پێشوازیمان کرد لە ژمارەیەکی بەرچاو لە ڕۆشنبیرانیان و ژمارەیەک لە سەرۆک هۆز و لە پیاوە ماقۆڵەکانیان بینیمان و ئەوان چەندیا داشنامەیەکیان پێشکەش بە پەرلەمانی عێراق کرد بۆ ئەوەی ئێمە بە دوواداچوونی تێدا بکەین و ئەمە بەڵێنمان پێدان کە وەکو پەرلەمان بە دوواداچوونی بەدوا دەکەین و هەوڵی جدی خۆشمان دەدەین و هەموو هەوڵەکانی خۆمان دەخەینە گەڕ بۆ ئەوەی مافەکانیان بۆ بگەڕێتەوە و چارەنووسی گەنجەکانیان بە هەزارەها گەنجیان دیار بکرێ و قەرەبوو بکرێنەوە بە شێوەیەکی مادی و بە شێوەیەکی معنەوی و گەورەتریشیش ئەوەیە کە مافی ڕێگەزنامەی عێراقیان پێ بدرێ بەڵام مەسلەی ئەو ناکۆچی کە لە نێوان ئەواندا هەیە ئەمە دەردێک کە بەڕاستی هەموو پێکاتەکانی عێراقی گردوتەوە کە ئەو ناکۆچە لە نێوان پێکاتەکاندا هەیە من خەریکە بڵێم ئەمە بەڵگەیەکی زۆر گەورەیە کە ئەمانە کوردن ئەو بەڵگەیش ئەوەیە کەوان لە نێو خۆیاندا ناکۆکن ئەم ناکۆکی و پەرتەوازەی ئەمە یعنی سیفەتێکی ئێمە کوردیشە بە داخەوە کە ناکۆچی و پەرتەوازەی بە درێژایی مێژوو وای لێکردووی کە هەردەم لە مافەکانمان دووربین تا ڕادەیەک نەیانتوانیوە ئەم سێ ئینتیمایە وەکو هاوسەنگ ڕابگرن ئەمان بە ئینتیمای نەتەوەیی دڕێنێمە کوردین زۆربەی هەر زۆرمان کوردین و دێن لە کوردیش داوای بەشی خۆیان دەکەن و پشتی خۆیان دەکەن داوای مافی خۆیان دەکەن لە هەرێمی کوردستان حەقیان داواکان هەرێمی کوردستان بەڵێ حەقی خۆیانە بەڵام ئێمە گوتمان گوتمەوە حەقی خۆتانە بەڵێ کوردن بەڵام بۆ لە کاتی هەڵبژاردنەکاندا لە کاتی پرۆسەی سیاسیدا دەنجی ئێوە کەم بۆ لای کوردێ زیاتر لایانی مەزهبیەکە بەلای ئێوە غالبترە چل بەڵام ئەو دەنگە نەبووەکە ئەگەر بەو ناوە بێ ئەگەر بەو ناوە بێ فەیلی و غەیری برایانی فەیلی کورد بن کەواتە ئێمە زیاتر لە ملیۆنێک و کورد هەیە لە بەغدا و لە دەروی هەرێمی کوردستان بەڵام لە کاتی هەڵبژاردنەکانی عێراقدا ئەم هەموو دەنگە کە ئەو ژمارە زۆرە کورد هەیە ئەو هەموو دەنگە بۆ کوردێ بەدڵنیاییەوە نەخێر زۆر باشە ئەمە هۆیەکەی ئەوەیەکە ئەم بەڕێزانە
لەوانەیە ئینتیمای مەزەبیان غالبترە بەسەر ئینتیمای نەتەوایەتیان. دوای 15 ساڵ لە کۆتاییهاتنی دەسەڵاتی سەدام حوسێن بۆ یەکەم جار کوردانی فەیلی بوون بە خاوەنی یەک کورسی لە نێو پەرلەمانی عێراقدا. ئەو کورسێژ لەسەر پارێزگای واسطە کە بە سیستەمی کۆتا بۆ کوردانی فەیلی دانراوە. لە سەرەتای ساڵی 2010دا کوردانی فەیلی هاوپەیمانەتی فەیلی عێراقیان لە بەغدا پێکێنا. هەرچەندە ئەوان لە بەغدا و بۆ پاراستنی ماڵ و گیانیان ناچار بوون دژایەتی ڕیفراندۆمی سربەخۆیی کوردستان بکەن تا ئێستاش دروشمەکەیان لا نەبردووە کە بەسەر بارەگاکانیانەوەی و دەڵێت لەگەڵ دەستور و یەکپارچەیی خاکی عێراقن. 3 مليون بن وها يعني 3 مليون 3 مليونك دبن لبغداد بس لبغداد على بغداد زۆر باشە لەم 3 ملیۆنە لە کوردانی فەیلی بله کامیان کوردی دەزانن ینی نسبەکە چەندێ زمانی کوردی بزانن نسبەکەیان کەمە وخۆی زمانی فەیلی یعنی بەداخەوە بەرەو نەمان دەچێت یان ئەگەر بڵێن وها چونکە ئەوانە ڕەوانە کەران بۆ ئێران زۆربیان لەوێ ڕۆیشتن بۆ ئەوروپا بۆ ئەم کوردە فەیلیانە یەک ناگرن بۆچی کۆدەنگ نابن لەوەی چەند نوێنەرێک دەرچێنن والله خۆی یەکگرتن بۆ هەموو خەڵک زەحمەتە ئەسە دووسی برا لە ماڵێکەوە تسێریکەی هەر یەکێکان فکری بیرێکیان هەیە یعنی وایە دێ تەسیری سیاسیش هەیە تەسیر دەولی هەیە یعنی شتێک هەیە وای تەسیریان کردووە. بەڕاشکاوانە پشتگیری ڕەهامان بۆ پرۆسەی گشتپرسی کە پرۆسەی کەرامەت پارێزی و دەستەبەری مافی ڕەوای ئینسانی و نەتەوەی گەلەکەمانە ڕادەگەێنی. کوردانی فەیلی نیشتەجێی هەولێر و هێز و لایەنە سیاسیەکانیان پشتیوانی گەوری ڕیفراندۆم بوون. ساڵی 69 تا 2003 بە ئەترافی ڕسمی نزیکی 750,000 کورد لە عێراق دەرکراوە کە بەشی هەرە زۆری طبعاً کوردی فەیلین کەواتە لە ناحەی دموغرافی ئەو هینە نەماوە ئەو قورساییە نەماوە ئەوەش کە ماوەتەوە گیرۆدەی زۆر کێشە یەک لەوانە ئەتوانێت ئینکاری ئینتیمای نەتەوەیی خۆی بکات لەبەر مەسەلەی مەسلحەت و بەرژەوەندی خۆی یا ئەو ترسانەی کە ڕژێم لە ناخی چاندوێتی ئەبێ حقیقەتەکە وەکو خۆی ببینین لە بری ئەوەی یەکتر تاوانبار بکەن یا لە بری ئەوەی پاساو بۆ یەکتر بینینەوە ئێمە حکوومەتێکمان هەیە لە بەغدا کە میراتگیری ئەو سیاسەتەکانی کە جنۆسایدی دەکەوتەوە دژ بە نەتەوەی کورد میراتگیری ئەوەی تا ئێستاشدان بەوە نانێ حکوومەت کەم تەرخەمەلەوە تۆ تەماشا بکە لە باری نەتەوەی لە باری سیاسی لە باری ئابووری و لە باری مەزهبیش تەنانەت فەیلیەکان بکێشن لەگەڵ پێدوانی حکوومەتێک لە دوایەکەکان بێوەفان بەرامبەر دەنگی فەیلیەکان بە تاکید وایە فەیلیەکان پەرتەوازن یعنی تۆ ئەگەر بڕوانی حتا لە ناو شیعەش ئەو دەنگە بیستراوە نین کە ئێمە بڵێن واللهی ئەوەندە هینیان هەیە و بەس چییە دوو فەقرێ یەکێکی ئەوەیە کە دەنگی شیعی پێزیادکەن دوو دەنگی نەتەوەی لێ بدەن بۆ ئەوەی کە دەنگی کورد ڕەسیدی کوردکان بکرێتەوە. کوردانی فەیلی لەسەر ناسنامەی کوردبوون و شیعی بوون ڕوبەڕووی ستەمی زۆر بوونەتەوە بەڵام باس لەوەش دەکرێت کەم و کوڕی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر فەیلیەکان و پێکاتەکانی دیکە زۆرە تا ئەم ساتە نەتوانراوە لە هەرێمی کوردستان پرۆژەیەک بۆ نیشتەجێکردن و قەرەبووکردنەوەیان دیاری بکرێ. برایانی ئیزدیمان کوردی ئیزدیمان 74 جارەڵن بە ڕسمی فەرمان ئیبادەکردنی جنۆسایدیان دەرکراوە کوردی فەیلی 85 جار بڕیار و یاسا دەرچوە دژیان بۆ لە ناوبردنیان ئەوەی کە لە ناو چووە تۆزانی کە ڕوفات یەک شەهید نەدۆزراوەتەوە بەڵام ئەوەی کە ماوەتەوە چۆن لێی دراوە یەک لەوانە مەسلەی سڕینەوەی هویەتی ناسنامەکەیەت یەک لەوانە زمان پێناسەی هویەتە ئەمە حقیقەتێکە لەسەرەوانە هەموو ئیش کراوە بەڵام بەرەمبەرە بەوە ئێمە چیمان کردو ئەمە پرسیارە لە حکوومەتی هەرێمی کوردستان شتێکمان هەیە بە ناوی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بەڕای من ئەبێ پرۆسەی بەنەتەوەیکردن لەوێ دەستی پێ بکرێ ئەو وەزارەتە کە معنیە بە مەسلەی شەهیدان و ئەنفالکراوەکان بەداخەوە لە ساڵانی ڕابردوو بەهۆی کێشمەکێشە سیاسەکان نەیتوانێت بە واجبی خۆی هەستی تەنانەت بۆنەکانیشمان لەژێر کاریگەری ئەو دۆخە سیاسیە بۆ کە لە هەرێمی کوردستان بووە. سەرڕای هەموو قوربانیدان و مینەتیەکان بەڵام بەشێک لە کوردانی فەیلی کە نەورۆزیان لێدێ لە بەغداوە سیمای کوردبوونی خۆیان پیشان دەدەنەوە خوازیاریشن بۆ ئایندە قەرەبووی ئۆستەمەیان بۆ بکرێتەوە کە لە ڕابردوودا چەشتویانە. کوردانی فەیلی لە سەردەمی ڕژێمی پێشووی ڕووخاوی بەعز دەربەدەر کران ناسنامەیان لێوەرگیرایەوە و تعریب کران کە گەڕانەوە لە دوای پرۆسەی ئازادی عێراق دەنگیان بەهێز و لە نەشعیەکاندا بەڵام نەک مافوی امتیازاتیان دەست نەکە و
باڵکو و قەرەبووی قوربانیەکانیشیان تا ئەم ساتە بۆ نەکراوەتەوە تا بەرنامەیەکی دیکەم و لایەکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ.